طبعا دبي بنافسه كي اف سي بكم ان شاء الله تيدقي ان شاء الله برنامج الى المانيا لبريطانيا همشتك بهولدانا هول بهشتك بدي دقي امان بالا خوشكشم رقم استاكا همو خلق دزاني يكمينين لبالي خوشترين بالمان هي بال كس نيد خوار كس حزي لنا بو فاخر واي لكرد خلق بال بخوا وبال بتخوارنا سرچی کوردستان خلطمان جیاوازه هیچ کس خلطی ما نازانی خلطی خومه بدست خوم دگرمو بخیبره خومو پێشکەشی خەڵک کوردستانی دەکەم ئەگەر ڕقم یەک نەبوو ئەگەر تامی وها هەبوو لە هەموو دنیا ئەم قەپات یەک ئەگەر یەک شیش باڵ بێنی ئەزێت نەبێ ئەمە بۆچی شیشی کەبابت بەکارهێنا ئەمە جێی سەرنجە بۆی نەسوڕێ ئێستا شیشی باریک لێ باڵەکان دەسوڕێ بەڵام ئەو شیشە باڵەکەی ڕائەگرێ بە جوین دەبرژێ ئێستا خۆرەوە برژانن ئێستاەوە دەیبرژێنی وایە دوایە ئەو هاش دەبی ببرژێ ئەوها تۆپەکەی پشتیشی دەی برژێ لە ئەوی خاونە بێ خەڵک مەزانە ئینشاءالله بەس کاتژمێر 5 هەتا 3 شەو هەیە لە ڕەمەزانە لە کاتەکانی کەش لە 4 هەیە هەتا 2 شەو ئەگەر ڕەمەزان نەبێ ینی جێژ نەوشتیوابی بەڵام ڕەمەزانە پێویستە لە 5 هەبێ پێش بەربانگ حازریکەین هەتا پاشیو هەموویان لەسەر هەمووی دەسوڕێم نابی برادرانی شارەزارشم دانای لە هەموو شوێنەکان نابی کەم و کورتیەبی لە هیزێک باڵمان هەیە سینگی مریشکمان هەیە کەبابمان هەیە ماسیمان هەیە برژاوی کەش دەینین ئینشاءالله بەس باڵ نییە بەس مەطعەمەکانم ناوی باڵە خۆشکەی فاخرێنەوە هەموو برژاوکمان هەیە